نسبة پرسیارێکم وەڵا سەنگاندن چۆنە بۆ کۆرسی دیپلۆمی وەرگێڕان لەخوا بەزای بە زۆر لە ڕازی زۆرش پێشکەوت و لە ئاستێک زۆر باشایە الحەمدوللا. سەرەتاش دووەم پرسیار سەرەتا کە بەشداریم کرد ئاست ئینگلیزیەکەم وەڵا زۆر خراپ. من وەک نازەم ئیتر باش ئاگداریانە تقریبا 2002 من تەنیا یعنی لە 99 تا 2002 يعني 3 ساڵ تەنیا 3 ساڵ خوێندومەوە الحاصل. يعني ئەو کاتە بەو کاتێ من لە سەرەتای بووم بەڕاستی هیچ دەرسێک ئینگلیزی نەبوو بۆ سەف 1 و 2 3 نازەم ئەو کاتە وەزەم لە 4 دەست پێ کرد لە 5 و 6 ئیتر يعني یەک کەلیمەشیان پێمان نەگوت لە يعني لە سەف 1 و 2 3 کەلیمەی ئینگلیزی بە هیچ شێوەیەک يعني لە مەدرسە ئینگلیزیم نەخوێندووە. بەس هەر لەو بەدوا کە دەرچووم لە مەدرسە بۆ ئەوەندەی بارودۆخ و ئیتر بازاڵمەندی خۆشم نەبوو دەرچوونەکەم لە مەدرسە. ئیتر بەهۆی کتاب خوێندنەوە خۆم فێر حرفەکان کرد يعني زۆر حەزم لێ خۆم فێر ئینگلیزی بکەم يعني حەزێک منداڵیم بوو ئەوە زۆر بەسەر چەندم شایمە کرد هەرتوانم تەنها حرفەکان و ئیتر ژمارە و یان میوەکان و یان سڵاوکردن و هەندێشت بەسیت يعني هەر ئەوەن دەتوانیم هەر حەزم لێ بوو بە سار دەبوو نەمەزانین لە چۆ دەست پێ بکەم یان چۆن دەست پێ بکەم. ئیتر ئەوە بوو ساڵ لە 2 ساڵ و ئیتر بەهۆی هەندێک بارودۆخ و ئەو شتانەوە یان هیچ کۆرس و شتێوانە و بەشداری کەم و لە بیرمەچ و ڕێک ناکەوت و ینی حەزێکم هەر لە دڵا هەبوو بەس نەمەزانی چۆنی. ئیتر ئەوەش بوو لەخوا بەزداد بکە لە ڕێ ئینستاگرامەوە ئەو ئاشنابووم بۆ ئەوەی ئاواد ئەکادیمی کە ڕێکلامی بۆ ئەوە کرد هی زمان ئینگلیزی فێربوونی زۆر حەزم لێ بوو کە گوتیان ینی بۆ ماوەی 6 مانگ و ئەو هایە و ئیتر یعنی حەزێک زۆرم بۆ دروست بوو کە زۆر حەزم لێ بوو بەشدار بوو. ئیتر کە بەشداریش بووم لەخوا بەزداد بێ سوودێک زۆر باشم بینی ینی بە تایبەت ئەو کاتانێکە لەگە مامۆستا شۆخان بە تایبەت دەرسی پێمدا هەندێک چونکە من هیچم نەخوێند و هیچ ئەزمونێکم نەبوو شتێ بەسیت ئەزانی ینی لە چاو بەشدار بۆکانە فەرقم زۆر بوو. ئیتر ئەوە بوو لەگە مامۆستا شۆخان بە تایبەت بۆ ماوەیەک دەرسمان خوێند يعني لەخوا بەزداد بکە زۆر يعني ئێستاش زۆر خوشکەی گەورەمە زۆر يعني ڕێزم هەیە بۆی بەڕاستی زۆر بەڕێز و لەسەر خۆ زۆر بە جوانی يعني زۆر مرتاح بووم کاتێک کە دەرسەکانی پێمەگوت زۆر ئیسفادەی باشم لێ کرد. ئیتر دوای لەگە کۆرسەکەش بەردەوام بووم لەخوا بەزداد بێت تا ئێستا يعني باشم زۆر الحەمدوللا. پرسیار سێمینیش لە ئاستێکدا يعني لەخوا بەزداد بێ من ئێستا هەفتەیەکم ماوە بۆ مانگ دوو ئیتر هەز لە خۆم ڕاگرم بە خۆم بەراورد دەکەم کە پێشتر چۆن بووم ئێستاش چۆنم الحەمدوللا کە زۆر پێشکەوتم زۆر سوودم لە یعنی لەم کۆرسە بینی لەخوا بەزداد. پرسیاری چوارەمیش لە ئاوانەکانی وڵەکەدا چڕادەیەک بە سوود و کردداریم بۆ فێربوون وەڵا زۆر باشە زۆر لە ئاستێک پێشکەوتووە ئێستا من بە نسبەت خۆم يعني کە پێشتر بەشداریم کرد چۆن بوو ئێستاش هەز لە خۆم ڕاگرم يعني باشم بەڵام يعني زۆر جا فکرەکەم و ئەڵێم يعني ئێستا من ڕەنگە کەسێک يعني زەحمەتە کەسێک دیکە وەک منتیا بێ کە ئەها بۆ شێوە هیچی نەخوێند بێ لە سفرەوە دەستی پێکرد بێ دڵنیام ئەوانەی کە بەشداریان کردو بەلای کەم و سەرەتاییان تەواو کردێتە دواناوەندییان هەیە حتا کولیێزان کۆشتشی تەواو کردو بۆ ئەوانە يعني دڵنیام کە زۆر سوودی زیاتر و باشترشە چونکە يعني بەلای کەم و ئەزمونێکیان هەیە پێشتر ئاشنابوونە بە هەندێشت حاصن بە تایبەت گرامەر و ئیتر هەندێشت هەیە يعني کە تو سەرەتایە تا دواناوەندی بخوێنیان هەتا ئەوەی کولیە و هەیە خوێندنیشی تەواو کردووە بەشداری بکا بێت و يعني بەس کاتی بۆ دابنێ و خۆتی پێوماندی کێ بەڕاستی زۆر يعني باشە زۆر سوادی يعني زۆر لە من زیاتری لێکەن و زۆریش باشترە بێ بووە. پرسیاری پێنجەم ڕابۆچوون لەبارەی وانە ڕاستەوخۆکان وەڵا زۆر باشە يعني يعني ئەوانە ڕاستەوخۆکانە يعني وا لە ئێماکە کە گەرم و گوڕتر بین بەجستی بخوێن بە يعني هەوڵ بدەین چونکە زانین کە لێ يعني امتحانمان پێکرێ لێ بێچینەوەمان لێکرێ يعني کەم و کوڕێکمان هەبێ یان هە پرسیارێکمان هەبێ لەوانە ڕاستەوخۆکان يعني 150 يعني بەڕای من ئەو هیچ کە ئەو کۆرسە زۆر بەڕێک پێک و بە جوانی دەرسەکان و هەم شتەکان دانراون کە بۆ يعني بۆی بە ئاسانی فێربوون 150 دیکەش يعني ئەگەڕێنمە بۆ وانە ڕاستەوخۆکان کەوا لە ئێمە کات گەرم و گوڕ بین بەجددی هەوڵ بدەین يعني چونکە ئەزانین کە ئەو دەرسەمان بۆ دانراوە
ئیتر شەوانە بێیان لە کاتی دیاریکراو لێ پێچینەوەمان لێکریان لێ پرسیینەوەمان لێکری امتحانمان پێکری ینی وا ئەو وانە و ڕاستە خۆکان وا کات کە ئێمە گەرم و گوڕبین بە جددی هەوڵ بدەین و کاتی بۆ تەرخانکەین ڕاستێگەوانە ڕاستە خۆکان نەبوویان کەمتر وایە ڕەنگە تۆزێک کەم تەرخەمتر بایەتین و ئەو جددیەتی و گەرم گوڕێمان نەبوایە ئەوەی بەستە کراوە کۆرسەکە گرنگی بە هەولانەکان درراوە بڵێ لەخوا بزدە بێ الحەمدوللا زۆر زۆر باشە هەمووانە ڕاستە خۆکان هەم دەرسەکان هەمووی زۆر نانی پێشکەوتن زۆر ینی وایە لە ئێماکەکە بەرەو پێش بچین سوودی لێ بینە الحەمدوللا ئاخر پرسیارکە پێشنیاتان چێ باشکردنی کۆرسەکە وەڵا بەعام باش لێی ڕازین بەڵام بۆ یعنی پێشنیارێکم هەیە کە مەسەلەن کۆرسێک هەبێت تایبەت بە منداڵ ئەوانەی کە سەڤیەک و دوو سێ و تا چوارە خوێندووە خاستن یعنی لە هاوینە خولێک تایبەت هەبێ بۆ ئاستە زۆر زۆر سەرەتاییەکان چونکە ئێستا ئەم کۆرسە باشە زۆر زۆر پێشکەوتووە بەڵام یعنی بەڕای من بۆ ئەوانە زۆر زۆر ئیسفادەی زیاترەکە یعنی بەلای کەمەتا دواناوەندیان خوێندویان هەیە هەتا سانکۆشی خوێندەوە خۆوایە یعنی ئینگلیزی خوێن بەڵام بەتەوا خۆ فێرە زمان نابن زمان ئەنگلیزی بسوان و ئیتر بە ئەنگلیزی قسەکەنەوەی کولێی تاوا کردێ یان بەش ئەنگلیزی یعنی بڕاناکەم بەو ڕادەیە یعنی بگات ئەو ڕادەی کە بەتەواتی هەموو شتێک بزانێ ئیسفادێ بۆوانە زۆرە بەڵام بۆ تەلەبێک یعنی لە سەرەتای خوێندنیەتی سەڤیەک و دوو سێ و چوار و ئەوانەیە ئێستا من برازام هەیە خوشکەزام زۆرە یعنی سافر بەدڵ حەزەکەم کۆرسێک هەبێ تایبەت بۆ منداڵانەی ئاستێک زۆر سەرەتاییان هەبێ ئەویش لە هاوینە لەو کاتێک کە مەدرسە نیە یعنی زۆر زۆر باشە بێ و ئیسفادی لێکم دڵنیان بەشدار بووش زۆرە بێ ئەوەش لە ڕوو حرفەکان و ئیتر هەندێک یعنی هەندێک شت بەسیط و سەرەتایی کە بەڕاستی لەو یعنی لەو کاتەیە کە پێویستیانە مثلەن سەڤیەک و دوو سێ و چوار و تا پێنج و ئەوانە ئەنجەکە ئەو کۆرسیان تاوا کرد مثلەن کۆرسێک تایبەتە بێت دوو سێ مانگێک ئەتوانن یعنی لە دەرفەتێک دیکەیە کە گەورەتر بوونیان باشتر چوونە پێشەوە یان کەوتنە دواناوەندی ئیتر زۆر بە ئاسانی ئەتوانن بەشداری دووبارە لەم کۆرسی یعنی دوبلۆمی وەرگێڕانە بکەنەوە ئیسفادەی زۆر زۆر باشە بێ بۆیان ئاوات ئەکادمی گەورەترین ئەکادیمیای ئۆنلاینی کوردی زۆرترین فێربوون لە کەمترین کاتدا